دیارە ئەرچی دەستگای گشتی کاروباری مین لە حکوومەتی هەرێمی کوردستان بریتیە لە سێ ئەرک: ئەرچی پاکردنەوەی خاک لە مین و پاشماوەی جەنجی، هوشیارکردنەوەی خەڵک لە مین و مەترسیەکانی، و پاڵپشتی ئەو خەڵکانی کە دەبنە قوربانیانی مین. دیارە ڕووبەری ئەم ساڵ کە پاکراوەتەوە لە مین و زەوی پاکراو لە بۆمبی چێندرا واتە عبوات ناسیفە IED بریتیە لە 2,316,756 مەتری دووجا. ژمارەی چێلگەی مینی پاکراو و ژمارەی شەڕگەی پاکراو، ئەو شوێنانەی کە شەڕگە بوون چێلگەی مین نەبوون، هەمووی 54 چێلگا پاکراوەتەوە کە بە ڕێژە بە ساڵی ڕابردوومان واتە ساڵی 21 300 کار و چاڵاکی دەستگای گشتی کاروباری مین زیادی کردووە. ژمارەی مینی دژەکەسی لە ناوبراو، ئێمە دوو جۆر مینمان هەیە لە هەموو دنیا، مینی ئەنتی پێرسناڵ و مینی دژە تانک ئەنتی تانک. ئەوە کۆی گشتی لە ناوبراو لەلایەن ئێمە وەکو دەستگای گشتی کاروباری مین و ڕێکخراوەکان بریتیە لە 4247 مین لە ناوبراوە کە ئەو 4247 تا یعنی 4247 ڕووداوی نەخوازرا و ڕووداوی دڵتەزێن کارەسات چارەسەری بۆ کراوە. ژمارەی پارچەی نەتەقاوە UXO کە ئێمە پێی لە دەستگای گشتی کاروباری مین پێی دەڵێن پاشماوەی جەنجی نەتەقاوە، بە ئێمە و بە ڕێکخراوەکان 34,190 دانە چارەسەری بۆ کراوە لە ناوبراوە. ژمارەی بۆمبی چێندراو IED عبوات دەستگای گشتی کاروباری مین 12 دانەی لە ناو بردووە، ڕێکخراوەکان 106، کۆی گشتی کردوێتە 118 دانە لە ناو براون. چاڵاکیەکانی هوشیارکردنەوەمان، ژمارەی سوودمەندبوون بەهۆی چاڵاکی و هەڵسوڕانمان لە بواری هوشیاری و بە ئاگاهێنانەوەی خەڵک لە مەترسیەکانی مین لەلایەن دەستگاوە 9,866 کەس سوودمەند بووە لە پیا و ژن و منداڵ، و لەلایەن ڕێکخراوەکانیشەوە 78,820 کەس سوودمەند بووە. کۆی گشتی 88,686 کەس سوودمەند بووە لە پیا و ژن و منداڵ. دابەشکردنی هۆیەکانی هوشیارکردنەوەی خەڵک لە مەترسیەکانی مین، دەستگای گشتی کاروباری مین 18,812 هۆکاری هوشیارکردنەوەی دابەش کردووە لە هەرێمی کوردستان و ڕێکخراوەکانی 177,057 دانەیان دابەش کردووە. کۆی گشتی کە هۆکاری هوشیارکردنەوە لە مین و مەترسیەکانی مین کە لە هەرێمی کوردستان دابەش کرابێ 195,869 دانە دابەش کراوە. بەداخەوە قوربانیانی مین لە هەرێمی کوردستان بەردەوامی هەیە. ئێمە ئەم ساڵ قوربانیانی مین 24 لە هەموو پارێزگاکان 24 کەس بریندار بوون، 7 کەسیش بەداخەوە گیانیان لەدەستداوە. هەرچەندە زۆر بەداخەوە قوربانیان بەردەوامن، بەڵام خۆشبەختانە ئەو ڕێژەیە لە ڕێژەی پار کەمترە بەهۆی ئەوەی کە چاڵاکی و کارکردنمان لە بواری پاکردنەوەی خاک لە مین و پاشماوەی جەنجی کە 300 گوتن زیادی کردووە، هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە.